خاتو هێڤار بەنیازە بچێتە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و بە دڵنیاییەوە شەو و ڕۆژ خۆمی بۆ تەرخان دەکەم. هێڤار بێدەنگرا یا بەویستی خۆی تۆزێک دوورکەوتەوە بۆ هەرێمی کوردستان وای لێ هاتووە بگاتە و ئاستە خەڵک بترسێنێ. ئەڵێن لە دوای نەمانی نەوشوران مستەفا گۆڕان نەما. هیچ پەیوەدیەکم ڕاستەوخۆ بە بزوتنەوەی گۆڕانەوە نەمایە لە ئایندەیەکی نزیک من ڕێی خۆمم هەبێتن. لەگەڵ هەر دەرکەوتنێکدا هەراتە نایەوە. بابەتی قەزیی کوردایەتی و نەتەوایەتی و مەبادئ زۆر کاڵ بۆتەوە لە کوردستان. ئەو پڕشکی ئاگرە بەر کوردستانەکەوێت. کورد دەرفەتێکی زۆر باشی هەیە بۆی بتوانێتن پێگەی خۆی بەهێز بکاتن. گەنجان لە ئێستا هیچ باوڕێکیان بە سیاست و بە پەرلەمان و بە دەنگدان نەماوە. ئەو حیزبە سیاسیانە نەیانتوانیوە قەدری ئەو خەڵکە بگرن. ئەوە بۆ ماوەی 3 مانگە موچە نەهاتووە خەڵکی قسە ناکاتن. ڕێفراندۆم بکرێتەوە دەنگەی بەبەڵە بۆ سەر بەخۆی کوردستان. با چیتر شەڕی گیرفانەکانی خۆیان نەکەن. خۆیان کادی دەکەن بەس بۆ پڕبوونی گیرفانی خۆیان و بۆ ئەو پارە زۆری کە پێیان درراوە. جەرگم ژان دەکا بۆ ئەو گەنجانەی گەنج هەیە 5,000 دیناری لە گیرفانی نیە. ئێڤەرخان تیکتۆکە هەیە؟ ئەکیت وەکو سەربازێکی ون ئیشی بۆ دەکەم. هاتو هێڤار وەکو دەزانین کوڕێکی تێ لە ئەوروپایە. دایکی من 10 ساڵی تریش ئاوا بەردەوام بێ لەسەر جێگا بێ ئامادەم خزمەتی بکەم. هیچ کەسێک ناتوانێت من بێدەنگ بکاتن. من هەر ئێوارەکەی جارم. سلااوان لەبێ بینەرانەی خۆشەویستی پایتەخت میدیا دووبارە گەڕام وڵاتان. بۆم جارش میوانێکی زۆر تایبەتم هەیە خاتو هێڤار خاتونگیان سلااو لێبێ بەخۆت و ئەم جلو بەرگە کوردیە جوانەوە بەداخۆ من نەمزانێ گەنامی جلی کوردیم لەبەرە کرد با بۆ جارێکی تر بۆ جارێکی تر. خاتو هێڤارەمەوە بزانم بۆچی ونیت دیارنیت لە تیڤەکان دەرناکەویت لە سۆشیال میدیا دەرناکەویت بۆچی وا خۆت ون کردووە؟ وابزانم تۆزێک بێخەبەری جار دەردەکەوم بە تایبەتی کەمتر لە چاوی جاران بانگەشەی هەڵبژاردن لە چەند ڕاگەیاندنێک دەرکەوتوم بەڵام وەکو پێویست نییە وەکو ڕابردوو نییە. بەڵێ خاتو هێڤار وەکو دەزانین لە چاو ساڵانی ڕابردووی پەرلەماندا کۆمەڵێک خانمی بە ئەزمون هاتوونەتە کای سیاسیەوە. ئەمەوێ بزانم تۆ چۆن ڕۆڵی ئەو خانمانە بینی لە ناو پەرلەمانە و تا چەند ڕۆڵێکی کاریگەریانێ و تا چەند خانمان هاتوونەتە بواری سیاستەوە؟ بەداخەوە دیارە هەم لە خولی ڕابردوو نزیکەی ماوەی ساڵێک پەرلەمان پەچی کەوت. لە ئێستاشدا تەنها پەرلەمانی کوردستان لەو خولی ئێستا تەنها سوێندی یاسایی خواردووە هەتاکو ئێستا دەست بەکار نەبوونە بۆی بزانین ئەندامانی پەرلەمان بە تایبەتی خاتوونەکان چۆن دەست بەکار دەکەن و دڵنیام پەرلەمانی کوردستان شوێنی تەشریعە شوێنی دەرکردنی یاسای زۆر باشە. هیوادارم ئەو خاتونانەی ئێستا لە پەرلەمانی کوردستانن کە سوێندیان خواردووە لە کاتی دەست بەکاربوونیان هەوڵی جددی بدەن بۆ ئەوەی کۆمەڵێک یاسای گرنگە کاری لەسەر بکەن لەبەرەوەی ئەرکی پەرلەمان لەوانەیە جیاواز بی لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی. پەرلەمان ئەرکی یاسا دەرکردن و بە دوواداچوونە. ئومێد دەکەم ئەو بەڕێزانەی کە ئێستا لەو خولەدا دەست بەکار دەبن هەم لە ژنان هەم لە پیاوان بتوانن خزمەت بکەن زیاتر کار لەو یاسایانە بکەن. خۆتان دەزانن یاسا بەپێی زروف و زەمان دەبێت گۆڕانکاری بەسەردا بێت. ینی هەر قۆناغە و جۆرە یاسایەکی پێویستە لەوانەیە 10 ساڵ پێش ئێستا یاسایە گرنگ بووە لە هەرێمی کوردستان بەڵام ئێستا لەوانەیە گرنگتر بی. یاسا پێویستی بە تعدیلکردنە کۆمەڵک پرۆژە هەیە پێویستە یاسای بۆ دەربکرێت لەبانەیە یاسای نەبێ لە کوردستان و کۆمەڵێک پرۆژەش هەیە دەبێتن بە دوواداچوونی بۆ بکرێ و کاری جدی لەسەر بکرێتن بۆیە گرنگە یاسا هەموار بکرێتەوە یعنی بەپێی زروف و کات و هەروەها ئەو یاسانەی کە نین لە هەرێمی کوردستان هەوڵی جدی بدرێتن پرۆژە یاسای باشی بۆ ئامادە بکرێتن بۆەوەی یاسای بۆ دەربچێت. باشە وەکو دەزانین بەڕێستان لە خولی چوارەمی پەرلەمانە ئەندامی پەرلەمان بوون و ژنێکی زۆر چالاک بوون. ئەمەوێ بزانم ئەم خولەنەوەی پەرلەمان چۆنە بینی ئەتوانێت ببێ بە خولێکی مێژووی لە مێژووی پەرلەمانی کوردستان؟ ئومێد دەکەم سەرکەوتوو بێتن ئەم خولە
بەڵام لەبەروەی جارێ دەست بەکار نەبووە کە تۆ دەست بەکار نەبوو بێتن پەرلەمان تۆ ناتوانێت حکمی لەسەر بدەیت باشەیان خراپە ئەرچی دیسان دووبارە دەکەمەوە ئەرچی پەرلەمانتاران لەوانەیە جیاواز بێ لەگەڵدام و دەستگاکانی حکوومەت لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی ئەرچیان یاسادارکردە دواتریش بە دوواداچوونە بۆ کاروباری خەڵکو و هەروەها وەزارەتەکان ئومێد دەکەیت خولی ئەمجارە هەوڵی جدی بدەن بۆ خزمەتکردنی ئەو پرۆژە یاسایانەی کە لە هەرێمی کوردستان یاسای بۆ دەرنەچووەوە ئەو یاسایانەی کە پێویستی بە هەموارکردنە جارێ با چاوەڕێکەکەی هێشتا دەست بەکار نەبوونە خاتوێڤەر خەڵکی زۆر ڕەخنە لە پەرلەمانەگرێت و لە ڕۆڵی ئەندام پەرلەمانەکان و بە تایبەتیش خانمان ئەم هەموو ڕخنەیە بۆچی ئاراستی پەرلەمانتارەکانەکرێتەوە ئاراستی پەرلەمانەکرێت کە خەڵک پێی وایە گۆڕانکاری لەلایەن پەرلەمانەوە ناکرێت ئەم هەموو ڕخنەیە بۆ سیڤەرخان بەڕاستی ئەوە کاتی خۆشی ئەو ڕخنەیە زۆر دەگیرا لە پەرلەمانتاران ینی پێیان وایە بەداخەوە لە هەرێمی کوردستان خەڵک پێی وایە تەنها پەرلەمان دەبێتن گۆڕانکاری لە هەموو شتەکان بکاتن وتم ئەرچی پەرلەمان دەسەڵاتی تەشریعیە یاسا دەرکردنە تەنها قانون دەردەکاتن ئەو قانونە دەچێتەدا بواری جێبەجێکردن کە دەچێتە بواری جێبەجێکردن دەسەڵاتی تەنفیزیە واتە دام و دەستگاکانی حکوومەتە پەرلەمان دائیمەن خەڵک هەمیشە چاوی لەسەر پەرلەمان بووە ئەندامانی پەرلەمان بووە بەڵام ئەگەر بەراورد بکەین پەرلەمان لەگەڵ حکوومەت فەرق و جیاوازیەکی زۆر زۆری هەیە ینی ئەندامی پەرلەمان لەوانەیە لە زۆر بوار بتوانیتن ئیش بکاتن خزمەت بکاتن لەناو جەماوەەر بێتن گوێ لە خەڵک ڕابگریتن و بە دوواداچوون بکاتن بەڵام ئیشی حکوومەت ئەوە ئیشی حکوومەتە بێتن یارمەتی هاوکاری خەڵک بکاتن لە هەموو سێکتەرەکان و بتوانیتن لە سەرجەم سێکتەرەکاندا کاری جدی بکاتن بۆی ئەو کەم و کوڕیانە نەمینێتن لە ئێستادا دەزانین کۆمەڵێک حیزبی بەناو ئۆپۆزیسیۆن هاتوونەتە ناوباری سیاسەتەوە بەڕای تۆ ئەو حیزبانە ئەتوانن ئەو بەناو ئۆپۆزیسیۆنانە ئەتوانن ڕۆڵی کاریگەریان لە ناوکاری سیاسی هەبێ ئەتوان گۆڕانکاری بکەن لە هەموو دنیا ئۆپۆزیسیۆن کاریگەری زۆری هەبووە هەیە لە زۆربەی وڵاتەکان زۆر جار ئۆپۆزیسیۆنە گۆڕانکاری لە سەرجەم سێکتەرەکان دەکاتن بەڵام بەداخەوە لێرە لەوانەیە لە ئێستادا وەکو پێویست ئۆپۆزیسیۆن نەتوانیتن ئەو ڕۆڵە کاریگەریەی هەبێتن کە بتوانیتن کارە باشەکان بکاتن و خزمەت بکات بەڵێ من لە قۆناغێکدا کە ئێمە ئۆپۆزیسیۆنی بووین لەوانەیە هەوڵی جدیمان دابێتن بەڵام بەتەنها بە ئۆپۆزیسیۆن ناکرێتن لەبەروەی لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن زۆرینە نییە کە زۆرینە نەبیتن ناتوانێتن لە ڕووی یاساییەوە گۆڕانکاری بکاتن یعنی ئەوە گرفتەکەیە بەداخەوە بەنیازی دووبارە خۆت هەڵبژێریتەوە بۆ پەرلەمان و هیچ لایەنێک داوای لە تۆ کردووە خۆت کاندید بکەیت هیچ بەرنامەیەکم نییە لە ئێستادا ئەگەر لایەنێک هیچ بەرنامەیەک نییە لایەنێک داوات لێ بکە خۆت کاندید ناکەیت هیچ بەرنامەیەکم نییە دەکرێت دەرفەت بۆ ئەو کەسانە بدەین کە طموحیان هەیە یان دەتوانن خزمەت بکەن ئێمە دەتوانین لە بواریت کە خزمەت بکەین مردنیە تۆ تەنها لە دام و دەستگاکانی حکوومەت بی یان لە دەسەڵاتی تەشریعی بێ خزمەت بکەی لەوانەیە با پێت بڵم سیڤەرخان لە ئەوروپا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوەندە کاریگەریان هەیە لەسەر حکوومەت و پەرلەمان دەتوانن وەزیر ئیستیقالە پێ بدەن منظماتی مجتمعی مەدەنی دەیان منظماتی مجتمعی مەدەنی هەبووە لە ئەوروپا دەبینن کە وەزیرێک کەم و کوڕیەیەکی دەبێ گەندەڵیەکی بچووک دەکاتن یان وەکو پێویست نەیتوانێت خزمەت بکاتن ئەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین دێن وای لێ دەکەن کە دەست لە کار بچێشێتەوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەو دەرفەتە بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نەدرایە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان بە پەنجەی دەست دەژمێردرێن ئەو ڕێکخراوانەی کە سەر بەخۆن دەبێ بە پەنجەی دەست بیان ژمێرین و ئاسان نییە لە هەرێمی کوردستان بتوانی بەو جۆرە ئیش بکەی تاکو گۆڕانکاری بکرێتن لەگەڵ هەر دەرکەوتنێکتا هەراتە نایەوە کە دەرەکەوتیانوت ئەحپا و کەڕۆ هێوار هاتەوە دوای شەوترا کە ماوەیەک دیار نەمایت و دەرکەوتنت زۆر کەم بوو وتیان هێوار بێدەنگ کرا هێوار بێدەنگ کرا یا بەویستی خۆی تۆزێک دوورکەوتەوە من هیچ کاتێک بێدەنگ نەکراوم
و هەر کاتێک بمەوێ قسە دەکەم هەموو شتێک لە کاتی خۆی وەچی هۆکارێک هەیە من بێدەنگ بکرێم بۆ هەرێمی کوردستان وای لێ هاتووە بگاتە و ئاستە خەڵک بترسێنێ من هەروەکو ئێوارەکەی جارانم لە ناحەقی قبول ناکەم ئێستاش ئەگەر سەیری ئەکاونتەکەی من بکەن زۆر جار لەسەر بابەتێکی گرین کە خزمەت بە پرسەکانی خەڵک دەکا لە هەرێمی کوردستان من قسەی خۆمم هەیە و ڕێی خۆمم هەیە و لەوانەیە لە کات و ساتی خۆشی لە ئایندەیەکی نزیک من ڕێی خۆمم هەبێتن لەسەر چی بابەتە ڕێی خۆت هەبێت لەسەر هەموو ئەو بابەتانێک کە گۆڕانکاری دەبن لە داهاتوو باشە بەڵام دڵنیا بە هیچ کەسێک ناتوانێت من بێدەنگ بکاتن من هەر ئێوارەکەی جارانم خاتێوار پەیوەندیت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان چۆنە و ڕات چیە لەسەر ئەو وەزعی ئێستا لە ناو گۆڕانە ڕووی داوە هیچ هەڵوێستێکتان هەیە سیبەرخان طبعاً من بە فەخر و شانازیەوە ڕۆژێک لە ڕۆژان سەرجەم ئەو ئۆرگانانەی ناو بزوتنەوەی گۆڕانم تێپەڕاندووە تا ئەو ئاستەی کە من ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان بوومە بەداخەوە ڕەوانشاد نەوشیروان مستەفا مەدرسەیەکی باش بوو بۆ ئێمە هەمیشە لە خەیاڵمانە ڕوحی شاد بێ هەرگیز لە بیری ناکەین بەڵام بەداخەوە دوای نەمانی ڕەوانشاد نەوشیروان مستەفا دۆخی بزوتنەوەی گۆڕان وای بەسەر هات لە ئیرادەی ئێمە نەبوو من هیچ پەیوەندیەکم ڕاستەوخۆ بە بزوتنەوەی گۆڕانەوە نەمایە بەڵام پەیوەندی زۆرم لەگەڵ هاوڕێکانم هەیە هەم لە جوات هەم لە ئەندامان و دەست و لە ئەنگرانی بزوتنەوەی گۆڕان پەیوەندێکی ئاساییم هەیە و هیچ گرفتێکم نییە ئەڵێن لە دوای نەمانی نەوشیروان مستەفا گۆڕان نەما گۆڕان ماوە گۆڕان ماوە بەڵام بە زەعیفی بەداخەوە پێت خۆشە لە کایی سیاسەت ئیش بکە یان ئیشی سەر بەخۆی خۆت و لەگەڵ کامیانە زیاتر مرتاحی طبعاً من هەر بەردەوامم لە کاری سیاسی بەڵام مەرجنی ئەوەی کە لە کاری سیاسی بەردەوامە بڵێت دەبێ ئەندامێکی حیزبێک بێتن خەڵکی لە زۆر بوار هەیە دەتوانێت لە مەجای سیاسیدا بکە هیچ شتێک لە سیاسەت جوانتر نییە ئەگەر بە دروستی بکرێتن هەم لە کاری سیاسی بەردەوام دەبم بەڵام مەرجنیە سەر بە هیچ حیزبولایەنێک بم و کاری سەر بەخۆیش هیچ ڕێگریک نییە لە کاری سیاسی ئەگەر کاری سیاست نەبووایە و ئەو ئیشەی کە ئێستا خەریکیت چی شێکی تر هەڵەبژار حەزەکە لە چی بوارەکەیش بکەیت لە چی بوارێک زیاتر خزمەت بە ماڵ و منداڵ ژنی ماڵەوە خانمی ماڵەوە خاتوێوار وەکو دەزانین کوڕێکی تێ لە ئەوروپایە نەخێر لێرەیە هاتۆتەوە لێرە دەژی بەڵێ چۆن بۆ بڕیارێدا بێتەوە ئەو کاتی لەیە بوو هەستت چۆن بوو بیرتە کرد بە دڵنیاییەوە تۆ هیچ دایکێک نییە بیری منداڵەکانی خۆی نەکا بەڵام لەو کاتێک کە ئەو لە کوردستان نەبوو لەوانەیە من زیاتر سەرقاڵی کاری سیاسی و حیزبی و پەرلەمانی بوومە لەوانەیە خۆم بە مقەسر بزانم وەکوی دایکێک نەمتوانی بێتن زیاتر سۆز و خۆشەویستی پێ بدەم بەڵام دوای ئەوە توانیومە تەعویزی بۆ بکەمەوە سپاس بۆ خوا کە لە کوردستانە و سەرقاڵی خوێندنە و زۆر ڕەفیقین ئێمە لە دایک کوڕ ناچین بەڕەفیق ینی هاوڕێی تا چەند گرینگە دایک و باوکەوەنە لەگەڵ مناڵیان هاوڕێ بن بە تایبەتی دایکە بۆ مناڵ زۆر پیرۆزە ئەگەر بمانەوێتن منداڵێکی تەندروستمان هەبێتن و باش پەروەردەی بکەین لە هەموو شتێک گرنگتر منداڵە لەبەروەی ئەو منداڵانە کە گەورە دەبن ئەوانە ئایندە دروست دەکەن لەبەروەی ئێستا ئێمە ئەگەر نەتوانین پەروەردەی باشی منداڵەکانمان بکەین ناتوانین گۆڕانکاری لە کۆمەڵگا بکەین بۆ چونتان چییە لەسەر ئەو شەڕی کە لە سووریا ڕوویاوە ئەو هەرایی لەوێ هەیە بە بۆچوونی تۆ ئەگاتە عێراق ڕوونتر بڵێم ئەگاتە کوردستان ئەو پڕشکی ئاگرە بەر کوردستانەکەوێت ئێمە دیارە بەگشتی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری زۆر سەریع هەیە یعنی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمەوە دەبینین لوبنانە چی بەسەر هاتیە و زۆربەی یەمەنە شوێنەکانی ترە ئەو سووریا یاریەکە لە سووریا بووە
من پێم وایە لە ئێستادا کورد دەرفەتێکی زۆر باشی هەیە بۆی بتوانێتن پێگەی خۆی بەهێز بکاتن. ئێستاوەتا ئەگەر باسی جەنابەت باسی سووریا دەکەی، سووریا ١٠ لەدەست کووردا، بۆیە دەکرێتن لە ئێستادا کورد ڕۆڵێکی کاریگەری هەبی. بەداخەوە سیڤەرخان، ئێمە وەکو کورد بە تایبەتی من کە دەمەوێت باسی باشووری کوردستان بکەم، کورد ئێمە کەمینەیەکی کەمین لە باشووری کوردستان نەمانتوانیوە وەکو پێویست یەکتر قبول بکەین. ئەوەندەی سەرقاڵی سیراع و ململانەی حیزبەکان بووینە لە ناو خۆمان، نەمانتوانوە ئیش بۆ داهاتووی کورد بکەین. یعنی بەداخەوە بە تایبەتی تۆ سیر کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن چ بە یەکتر ناکەین، دوای بانگەشەی هەڵبژاردن شتەکان دیسان بە جۆرێکی تر دەبێتن. بۆیە من ئومێد دەکەم کورد لە ئێستاوە هەوڵی جدی بداتن بە تایبەتی باشووری کوردستان، ئەو حیزبە کوردیانە بتوانن لە ڕێگەی گفتوگۆ لەسەر مێزەکانی گفتوگۆ هەوڵ بدەن، یعنی بابەتی حیزبایەتی پەراوێز بخەن، بابەتی قەزیەی نەتەوایەتی و کوردایەتی کاری جدی لەسەر بکەن. لەبەرەوەی ئێمە ئێستا ئەو دۆخێک کە ئێستا لە سووریا هەیە و لە ڕۆژاوای کوردستانی سووریا هەیە، لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بیرێرەش بکرێتەوە. بۆیە دەرفەتێکی باشە کورد تۆزێک مراجعی خۆی بکاتەوە، بە تایبەتی کوردانی باشووری کوردستان، ئەوەندە باوەڕیان بە حیزبایەتی نەبێ، ئەوەندەی باوەڕیان بە قزیەی کوردایەتی هەبێتن، بۆ ئەوەی هەوڵ بدرێتن لە داهاتوو ئەوەندە کیانەی کە هەمانە لە دەستی نەدەین. و ئومێد دەکەم من پێم وایە هەموو تاکێکی کورد لەو باشووری کوردستانە و لە ڕاستی چوار پارچەی کوردستان، بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان هەمومان خەونی گەورەمان ئەوەیە ببینە خاوەنی دەوڵەتێکی سربەخۆ، کیانی خۆمان هەبێتن، ئاڵای سربەخۆی خۆمان هەبێتن و بتوانین وەکو دەوڵەت هەڵسوکەوتمان لەگەڵ بکرێتن. و لەدەست چێە؟ لەدەست ئەو حیزبە سیاسیانەیە کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکەن، لەدەست قیادەی سیاسی کوردە هەست بە بەرپرسیارەتی بکاتن. لەدەستی چێە؟ قیادەی سیاسی کورد. مەبەستی چێە قیادەی سیاسی کورد؟ قیادەی سیاسی کورد چێە؟ یەکێتی و پارتی و حیزبە سیاسیەکانن. ئەوانن بتوانن بەیەکەوە کاری جدی بکەن. ئێمە تەجروبەیەکی ناخۆشمان هەیە لە ڕابردوو، هەوڵ بدرێن ئەو تەجروبە ناخۆشانە بوومە ببێتە شتێکی بەهێز بۆ ئەوەی کورد ببێتە خاوەنی کیانی خۆی. ڕاستە ئێمە هەموو دنیا دژایەتی کردی لە بابەتی ڕێفراندۆم، بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشی بوو 1970 خەڵک لە هەرێمی کوردستان ئەوەی باوەڕیشی بەوە نەبوو لەو قۆناغەدا دەنگ بە سربەخۆی و ڕێفراندۆم داتن، خەڵک دەنجی پێدا. من یەکێک بووم لەو کەسانەی معارەزە بووم و دژی حیزبی دەسەڵات بووم، بەڵام بابەتێکی گرنگ بوو، بابەتی ڕێفراندۆم، بابەتی سربەخۆیی بۆ کوردستان. من دەنگم بۆیدایە، کەواتە وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە دەمەوێتن کیانم هەبێتن، دەوڵەتی خۆمم هەبێتن، هەز بکەم کە ئەو دەوڵەتە دەوڵەتی منە. وڵاتان چۆن هەڵس و کەوت و معاملە لەگەڵ دەوڵەتەکانی تر دەکەن، بە هەمان شێوە هەڵسوکەوت دەگەڵ ئێمە بکەن و ئەو معاملانە بکەن و حسابی جدیمان بۆ بکرێتن. ئەوە لەبەر چۆن دەکرێتن کە حسابەمان بۆ بکرێتن و لە خاڵی ئەساسی سەرەکی ئەوەیە حزب و لایەنەکان لە هەرێمی کوردستان ئەوانەی ئەو هەرێمە بەڕێوە دەبن چیتر بۆ بەرژەوەندی گشتەکانی خۆیان کار نەکەن. ئێستا بەداخەوە بەشی زۆری لەو حیزبە سیاسیانە وەکو کۆمپانیا کار دەکەن، دەبێ ئەوە لە مێشتی خۆیان دەربێنن، تەنها بۆ خودی خۆیان ئیش بکەن. کاتی ئەوە هاتووە حەزب هەموو شتێک بەلاوە بنێتن، ئیش لەسەرەوە بکاتن. ئەوە تەجروبەی سووریا بۆمە تەجروبەیەکی گرنگە بۆی کورد بتوانێتن ببێتە خاوەنی کیانی خۆی، دەوڵەتی خۆی و ئاڵایەکی خۆی هەبێت. ئەو قیادە کوردیانە چی بکەن بۆ ئەوەی دووبارە ئەنفال و چیمیاباران و سەردەمی سەدام حوسێن و داعش نێتەوە وەکو سووریامان بەسەر نێ؟ پێویستەکە چی بکەن؟ وەکو پێم وتی دەبێت زۆر ئەو شتانێک کە لە بەرژەوەندی حیزبەکانە، خزمەت بە بەرژەوەندی حیزبەکانەوە دەنێتن، دەبێت بەلاوەی نێتن. هەندێک مەبدەئی کوردایەتی بگەڕێتەوە بەداخەوە، یعنی لەوانەیە زۆرێک لە حیزبەکان پێیان ناخۆش بێ، منە قسەیە دەکەم،
خەریکە بابەتی قەزیەی کوردایەتی و نەتەوایەتی و مەبادئ زۆر کاڵ بۆتەوە لە کوردستان. یعنی من متەئسیرم، یعنی منداڵ بووین کچکە بووین دادەنیشتین گوێمان لە شعرەکانی مام هێمنی مکوریانی دەگەرد. یعنی بەداخەوە ئێستا منداڵەکانمان هیدفۆن لە گوێیاندایە ئەوەندەی گۆرانی ئەجنەبی لێ دەدەن گۆرانی کوردی لێ نادەن. ئەوانە هەمووی کاریگەری هەیە. وەیە دەبێتن ئەوە ئەرچی قیادەی سیاسی کوردە لە هەرێمی کوردستان کاری جدی بکاتن بۆ ئەوەی بتوانیتن پێگەی خۆی وەکو هەرێمی کوردستان بەهێز بکاتن، نەک تەنها شەڕی پلە و پۆست بکرێتن. بەداخەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێتن بەشی زۆری شەڕی پلە و پۆست کراوە. دەبێتن ئەوە ئەگەر چاوەڕی ئەوە دەکەن ئایندەی کوردستان بەهێز بێ، ببینە خاوەنی دەوڵەتێکی سربەخۆ دەبێشتە شخصیەکان بەلاوەنین، جیا بکەینەوە شتی شخصی لەگەڵ شتە گشتیەکان. سیڤەرخان خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر زۆر دڵسۆزە، زۆر مەبدەئیە، زۆر ڕازگۆیە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەو حزبە سیاسیانە نەیانتوانیوە قەدری ئەو خەڵکە بگرن. یعنی بزانە ئەوە بۆ ماوەی 3 مانگە موچە نەهاتووە خەڵکی قسە ناکاتن. لەوانەیە ئاستی اقتصادی خەڵک لەو پەڕی خراپیە. بەڕای تۆ ئەم وەزعی کوردستان هەتاکەی وا بێت، هەتاکەی بێ موچەی، بێ کارەبا، بێ ئاوی، گلێ خەڵک و خەڵکیش ناتوانێت بێدەنگە کرێکە قسە بکات، چی بکەن؟ کەواتە دیسان دەیگەڕێنمەوە سەر ئەوەی دەسەڵاتی سیاسی دەبێتن هەوڵی جدی بداتن دڵسۆزی خەڵکی هەرێمی کوردستانی لەبیر نەچێت. لەبەروەی خەڵکی هەرێمی کوردستان ڕووبارێک خوێنی داوە، ماڵ نییە شەهیدی نەبیتن، ماڵ نییە قوربانی نەدابێ، ماڵ نییە ئاوارە و دەربەدەر نەبیتن. ناکرێتن ئێستا بەو شێوازە مەعاملە لەگەڵ خەڵکی کوردستان بکرێتن. ئەگەر بەراورد بکەی ملاحەزەت کرد بیتن ها حزبە سیاسیەکان خەڵکیان بیردێتەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دێنە ناو خەڵک. کەی ڕەوایە تۆ 5 ساڵ 4 ساڵ کە دەڵێم 5 ساڵ عادەتەن هەموو دەبێتن 4 ساڵ جارێک حکومەت تەشکیل بکرێ و پەرلەمان هەڵبژاردنی بۆ بکرێت، عادەتەن جاری وا بۆ ساڵێک تەمدید کراوەتەوە بۆیە دەڵێم 5 ساڵ. تۆ 5 ساڵ جارێک هاوڵاتی منی هاوڵاتی دبیردێتەوە، خاوڵاتی دبیردێتەوە دەچێنە ئەو قەڵێ. باوەڕ بکە خەڵک هیچی ناوێ، ژیانێکی ئاسایی دەوێ، کارەبایی دەوێ، ئاوی دەوێ، موچەی مانگانەی لە کاتی خۆی بدرێتێ. لەوە زیاتر خەڵک چی بوێتن کە ئێمە هەرێمێکین لە ڕووی کشت و کاڵیەوە زۆر زۆر بەقووەتین، لە ڕووی نەوتەوە بەقووەتین. هیچ هەرێمێک وەکو ئێمە نییە. لە ساڵی 93 ئیمارات و هەرێمی کوردستان وەکو یەک بووە. ڕاستە ئێستا ئیمارات شتێکی تەسنیعە دروستکراوە، یعنی عەقلی قیادەی سیاسی کورد باشتر نەبووە لە عەرەبەکانی وەکو خەلیج، بگرە زۆر زۆر باشتریش بووە، بەڵام ئەوان خەلیجیەکان عەقلیان بەکارهێنا، نەتوانە نەکەفاعەت نەبووە، خەڵکی بیانیان هێناوە تەسنیعیان بۆ بکە، بەڵام لێرە قبوڵی نییە. لە هەرێمی کوردستان دەیان گەنجی وەکو جەنابەت هەیە، توانای هەیە، کەفاعەتی هەیە، دەوەرە دەرفەتی هەلیکاری پێ بدە، بزانە چۆن دەتوانی خزمەت بکە، بەڵام بەداخەوە هەلی کار نییە. یعنی دەمێ ئاماژەش بەوە بدەم لە هەرێمی کوردستان دەیان خەڵکی مامۆستای زانکۆ و ئەکادیمی و خەڵکی سربەخۆ هەیە بێلایەن، بەڵام نەلایەن یەکێتیوە نە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە مەقبول نیە. نانەوێت کەسایەتی سربەخۆ خزمەت بکاتن، نانەوێتن دەرفەتیان پێ بدرێتن ئیش بکەن. دەیان ئەندازیاری باشمان هەیە، دەیان پرۆفیسۆری باشمان هەیە، دەیان خەڵکی ئەکادیمی باشمان هەیە، دەیان نووسەر و ڕووناکبیرمان هەیە، بەڵام دەرفەتمان پێ نادرێتن، نانەوێتن کار بکەن. ئللا دەبێت کەسەکە سەر بە حیزبێکی سیاسی بێ، سەر بەلایەنێک بێتن، ئەو کاتی دەرفەتی بۆ دەڕەخسێتن. یعنی کەواتە هەرێمی کوردستان بەرەو فراوانی ناڕواتن. تۆ ئەگەر بتەوێ هەرێمی کوردستان بەرەو فراوانی بڕوا، دەبێت تۆ گوێ لە خەڵکە سەربەخۆکەش ڕابگری، گوێ لە خەڵکە کەسایەتی سەربەخۆکانیش ڕابگری،
و بزانی ئەوانە توانە و قوتێکیان هەیە بەڵام بەداخەوە دەبێت حیزبی بی کە باشم پێشتر حیزبی بووە دەبێت حیزبی بی کە حیزبی نەبی لێ شوێنێک جێگات نابێتەوە. باشە گەنجان بنیادنەری کۆمەلگان و بڕێی پشتی کۆمەلگان گەنجان لە ئێستا هیچ باوڕێکیان بە سیاست و بە پەرلەمان و بە دەنگدان نەماوە ئەوەی ئێمە لە ناو گەنجان نەبیستین دڵیان خۆشت بیست و چاڵێوانەی کە خۆیان کادی دەکەن بەس بۆ پڕبوونی گیرفانی خۆیان و بۆ ئەو پارە زۆری کە پێیان درراوە بۆچی ئەندام پەرلەمان ئەوەنە پارەی زۆر وەرگێ و بۆچی جێدەستیان دیار نییە وەکو جاران نییە پەرلەمان شتێکی سادەیە بەلای خەڵکیەوە جویان لێ ناگیرێ و گەنج باوەڕی بە پەرلەمان و بە دەنگدان و بە هەڵبژاردن نییە ئەمە بۆچی چۆن گەنج لەگەڵ سیاست و لەگەڵ پەرلەمانە ئاشکەینەوە. بەڵێ طبعا ئەگەر دیسان هاتینەوە سەر بابەتی پەرلەمان گەورەترین موسسەی دەوڵەتە لە هەر وڵاتێک من ئەگەر نمونەیەک بێنمەوە پەرلەمانی پەرلەمانی ئەڵمانیا شێوازەکەی چۆن دروست بووە سیڤەرخان یعنی لە ژێرزەمینە لە قاتی سەرەوە خەڵک نوێنەرایەتی دەکات خەڵک چاودێرە بەسەر پەرلەمان باشە بەڵام بەداخەوە لێرە لەوانەیە جیاواز بێتن گەنجی ئێستا بەداخەوە دەخوێنێ تەخەڕوج دەکا هەلی کاری نییە دەرفەتی کاری پێ نییە یعنی با ئەمنیش هەموو شتێک تەرکیز نەکەم یعنی ڕەخنە لە حکومەت بگرم و بەشێکی لە گەنجان لە هەرێمی کوردستان ناتوانن هەموو کارێک بکەن باشە بەڵام لێرە گەنج مەشغوڵ کراوە کە تەخەڕوج دەکرێتن ناتوانیتن تەعین بکرێتن ئەویش گرفتەکە لە چیە لە سەرەتای دروستبوونی حکومەتی کوردی بەس کار لەسەر ئەوە کراوە دەبێتن لەسەر کەرتی گشتی تەعین بی دەرفەت نەدراوە لەسەر کەشتی ینی قیتاعی خاص کەرتی تایبەت گەنج کار بکاتن ئێستا لە ئەوروپا کە تەڵەبەت تەخەڕوج دەکاتن مەرجنیە ئەو بچیتن لە دام و دەستگاکانی حکومەت ببێت بە فەرمانبەر لەوانەیە لە کۆمپانیایەکی دەرمان ببێت بە فەرمانبەر بەپێی ئەو بوارەی کە تەخەڕوجی کردووە باشە مەسەلەن تۆ دەتوانی لە شەریکەیەکی تەیارە ببی بە فەرمانبەر بەڵام دەبێت بە یاسا کاری بۆ بکرێتن هەلی کار بۆ گەنج بدۆزرێتەوە بەڕاستی لە هەرێمی کوردستان بەداخەوە من جەرگم ژان دەکا بۆ ئەو گەنجانەی گەنج هەیە 5,000 دیناری لە جیرفانی نییە یعنی جیاوازیەک هەیە بەداخەوە لە هەرێمی کوردستان دوو طەبەق هەیە طەبەقێک سەروی سەرەوە تەواو بۆرجوازی و طەبەقێکیش لە خوارەوە تەواو بێ ئیمکانیەت و فەقیر یعنی کەواتە طەبەقی ناوەڕاست نییە لە هەرێمی کوردستان ئەوەیە گرفتەکە بۆیە ئومێد دەکەم حکومەتی هەرێمی کوردستان پلانی هەبێتن بۆ ئەو گەنجانەی کە خوێندن تەواو دەکەن هەلی کاریان پێ بدرێتن ئەگەر لە کەرتی گشتیش نەبیواتە لە دام و دەستگاکانی حکومەتیش نت هەلی کاریان پێ نەدرێتن هەوڵی جدی بدرێت لە کەرتی تایبەت زیاتر لە 30,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان هەیە ئەو کۆمپانیایانێک کە لە دەرەوەی وڵات دێن گەنجمان هەیە چەند زمانێک دەزانێت گەنجمان هەیە یەک دنیا تاقە و توانای جوانی هەیە یەک دنیا کەفاەتی هەیە بۆ نایەن دەکرێتن لە ڕێگای حکومەتی هەرێمی کوردستان بەشێکە بێتن ئەو گەنجانە بخرێنە سەرکار لە ڕێگەی کەرتی خاص یعنی قیتاعی خاص و کەرتی تایبەت خاتوێڤار وتت بەشێکی خەتای گەنجانە کە هەموو ئیشێک ناکەن وەکو دەبینین لە ناو زۆربەی شوێنەکانە دام و دەستگاکانە ئەبینین کەسی بیانی ئیشەکەات گەنجێک بۆچی لە ڕووی بێ لەسەر جادە دەبێکی ئاو بفرۆشێ لە ڕووی نێ دەست شۆرێک پاک بکاتەوە لە کاتێکا کەسێکی بیانی هێناوە حکوومەت ئەبێت چی بکە بۆ ئەوەی ئەو نەکەسی بیانی ئیش نەکات طبعا من ناڵێ گەنج هەموو ئیشێک ناکاتن من دەڵێم بەپێی ئەو توانە و کەفاەتەی گەنج هەیەتی گەنجی زۆر بەتوانە هەیە لە کوردستان و کەفاەتێکی زۆر جوانیان هەیە دەکرێتن حکوومەتی هەرێمی کوردستان هەلی کاری پێ بداتن ئەگەر نتوانی لە قیتاعی گشتی دەرفەتی پێ بداتن بۆ نمونە نتوانێت تەعینی بکاتن موچەی بۆ بڕێتەوە و بیخاتە سەر ئیش دەکرێتن لەگەڵ منەظەماتی مجتەمەعی مەدەنی لەگەڵ کۆمپانیاکان زیاتر لە 30,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستانە بەپێی ئەوەی ئەو گەنجە لە چ بوارێکدا دەتوانیتن سەرکەوتوو بیتن دەکرێتن ئەو گەنجات جێگەی بکرێتەوە لە ڕێگەی کەرتی خاص قیتاعی خاص واتە
کەسی تایبەت تایبەت. بتوانیتن لەو شوێنانە کار بکاتن و دەرفەتی پێ بدرێتن. لەو باوەڕای کوردستان ببێ بە دەوڵەت کوردستان بەو مەرجە دەبێت بە دەوڵەت کە حزبە سیاسیەکان واز لە ململانەی سیاسی بێنن با چیتر شەڕی گیرفانەکانی خۆیان نەکەن، هەوڵ نەدەن حزب وەکو کۆمپانیا بەکاربێنن، هەوڵی جدی بدەن یەکگرتوو بن. چابەڕای تۆ حیزبە سیاسەکان کەی ئەگەن ئەم قەناعەتە کەی بڕیارە دەنواز لەمانە بێنن تاکۆ ببین بە وڵاتێکی سربەخۆ. سووریا بۆ ئێمە نمونەیەکی جوانە، ڕۆژئاوا بۆ ئێمە نمونەیەکی جوانە و دەکرێتن ئێمە بابەتی ڕیفراندۆم ئیشی لەسەر کراوە و خەڵکێکی زۆر لە 96 خەڵکی هەرێمی کوردستان دەنجی بەسەر بەخۆیدایە. ئەگەر دووبارە ڕیفراندۆم بکرێتەوە دەنگی بەبەڵە بۆ سەر بەخۆی کوردستان بە دڵنیاییەوە هەر بابەتێک هەر حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان دەست بۆ ئەو بابەتە بات و کاری جدی بکە و بەو پەڕی قەنەعەتەوە بێت، هەر لایەنێک بێتن من بەو پەڕی قەنەعەتەوە کاری جدی بۆ دەکەم وەکو ئەندامێکی خۆبەخش لە 24 سەعاتدا کاری بۆ دەکەم بەس بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێت بە خاوەنی دەوڵەتی خۆی. ئەو بە دڵنیاییەوە ئەوە عەقدێکە لە نێوان خۆم و خوددا بە دڵنیاییەوە باوەڕم بە بابەتی قەزەی کوردو نەتەوایەتی هەیە. ئەگەر بزانم هەر حزبێکی سیاسی بەجددی بەو پەڕی قەنەعەتەوە بەردەوام دەبێتن لەسەر ئەو بابەتە گرنگە، ئەوە بەبێ دوودڵی بە دڵنیاییەوە شەو ڕۆژ خۆمی بۆ تەرخان دەکەم بۆ ئەوەی ئێمە وەکو کورد ببین بە خاوەنی کیانی خۆمان. گومانی تێدانە دەنگۆیەکە ئەڵێن خاتو هێوار بەنیازە بچێتە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و ببێ بە ئەندام پەرلەمانی و حیزب و کار بکات بۆ پارتی دیموکراتی کوردستان. ئەم دەنگۆیانە ڕاستە؟ ئەسڵ و ئەساسی نییە. من لەوانەیە وەکو کەسایەتێکی سربەخۆ دۆستایەتێکی باشم هەیە لەگەڵ زۆربەی ئەندامانی حیزبەکان و هەم لە مەکتەبی سیاسی هەم لە سەرکردایەتی هەمیەچێتی هەم پارتی لەوانەیە زۆر جار گفتوگۆی تێر و تەسەلیش کرا لەگەڵ زۆربەی قیادەی سیاسی کورد، بەڵام نا ئەسڵ و ئەساسی نیە. نەوەڵام من وەکو هێوار کەسایەتێکی سربەخۆم تەنها هەوڵ دەدەم کاری جدی دەکەم کورد لە داهاتوو ببێتە خاوەنی کیانی خۆی و ببێتە خاوەنی دەوڵەتی خۆی هەر حزبێکیشکە بزانم دەست بۆ ئەو بابەتە باتن ئەکیت وەکو سەربازێکی ون ئیشی بۆ دەکەم. پارتی دیموکراتی کوردستان داوا لە خاتو هێوار بکە خۆی کاندید کا بۆ پەرلەمان خۆی کاندید دەکات؟ نا بە دڵنیاییەوە من کەسایەتێکی سەربەخۆ من ڕابطێکم بە نە پارتی نە هیچ حزبێکی. کاتە تۆ لەو باوەڕەیە ئەگەر مەرج نییە بچیتە پەرلەمان ئەنجا خزمەت بکەیت کاتە ئەتوانین لە دەروی پەرلەمانیش خزمەت بکەیت. پێشتری ژاماژەم پێدا مەرجنیە هەر کەسێک هەر مرۆڤێک تەنها دەبێت لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتدا بتوانێتن خزمەت بکاتن. ئێمە دەیان خەڵکی بتوانامان هەیە خزمەتیش دەکا و ڕۆژێک لە ڕۆژان ئەندامی حزبیش نەبووە، ڕۆژێک لە ڕۆژان ئەندامی پەرلەمان نەبووە و ڕۆژێک لە ڕۆژانیش ئەندامی پۆستێکی نەبوو لە دام و دەستگاکانی حکوومەت بەڵام خزمەت دەکاتن. بەڵام گرینگە هەم حزبە سیاسیەکان هەم حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە خەڵکی کەسایەتی بگرێتن. خەڵکانێکی زۆر لە زۆربەی حزب و لایەنەکان ئێستا دانیشتون ینی سربەخۆن دەتوانین هاوکاری بابەتێکی گرنگ بین کە خزمەت بە پرسی کوردەگا لە داهاتوو. پلان و پرۆژەی داهاتوو چییە؟ ئەتەوێت چی شتێک بکەی و ڕۆڵی تۆک و خانمێک لە بواری خانمان و ئافرەتان ئەتەوێت چی بکەیت؟ وەکو چێ وەکو خۆم وەکو هێوار ئەتەوێت چی شتێ بکەیت لەسەر پرسەکانی ژن و تا چەند هاوکاری ژن بکەیت؟ دیارە بابەتی پرسی ژنان بابەتێکی گرینگە. ئێمە تەواو وەکو ئێوار ئیبراهیم باوەڕم بە قەزیەی ژن هەیە. هەمیشە وەکو ئێوار داکۆکیکەرێکی سەرسەختی ژنان بوویمە و هیچ کاتیش پەشیمان نیم ئەگەر وەکو هاوڵاتیەکیش بیتن وەکو ئێوار ئیبراهیمیش بیتن هەر پرۆژە یاسایەک هەر یاسایەک پێویستی بە گۆڕانکاری بیتن پێمان خۆشە جێگە و پەنجەمان دیار بیتن و خزمەت بە پرسەکانی ژنان دەکەین بە دڵنیاییەوە. خاتو هێوار ئەو کەسانەی کە کۆمنت بۆ تۆکەن کۆمنتەکانیان نەخوێنیتەوە تا چەند
لەگەڵ خەڵکای مەسەرەن نامەکانیان وەڵامی تۆ لە سوۆسیال میدیا نێوانە لەگەڵ بینەرەکانی سوۆسیال میدیات چۆنە؟ طبعا من احترام و ڕێزم بۆ هەموو خەڵکێک هەیە، خەڵک ئازادە چۆن کۆمنت دەکاتن. من ژنێک نیم بێڕێزی بەرامبەر هیچ کەسێک بکەم، بەڵام دەکرێتن تۆ کە کۆمنت دەکەی بزانی دەربارەی چی دەکەی بەبێ ئەوەی کەسەکە بناسی. تەنان بەداخەوانی سیڤەرخان لە هەرێمی کوردستان بەشێک لە خەڵک تەنها یەک دیویشتە جوان شتە خراپێک دەبینیتن، بەڵام دیوەکانی تر نابینی. تۆ یەک دنیاشتی باش بکە شتێک بەدڵی نەبوو بە ئارەزوی خۆی قسە دەکاتن. خەڵکیش ئازادە، من ڕێزم بۆیان هەیە قسە دەکەن، جنێ و دەدان، بێڕێزی دەکەن. لای من هەر گەورە و بەڕێزن. ڕۆژێک لە ڕۆژان نەنیگەران دەبم ژنێکم وەکو ئێوار تەجاوزی هەموو شتێکم کردیا. مادام هاتوومەتە کاری سیاسی، هەر ژنێک لە بواری ڕاگەاندن کاری کرد، لە بواری سیاسی کاری کرد، لە دام و دەستگاکانی حکومەت کاری کرد، چاوەڕی ئەوەی لێ نەکرێتن کە هەموو ڕۆژێک ڕووباران بکرێت. هەمومان ڕوبەڕووی ئەوە دەبینەوە، بەڵام من تەجاوزم کردیا وابزانم لەو مەرحەلانە و لەو قۆناغانم تێپەڕاندووە چاوەڕێ ئەوە بکەم، بە کۆمنتێک بێتاقەت بم، بە پۆستێک بێتاقەت بم، بە قسەیەکی نەشیاو بێتاقەت بم. من لەو شتانە گەورەترم، وە دڵم زۆر زۆر فراوانە، بە هەموو بە خۆم دەیان بوریم. گەردەنیان ئازاکەی چیە گەردەنی چی؟ گەردەنی ئەو کەسان ئازاکەی قسەت لەسەرەکانیان کۆمنتێکی ناشری نەنووسن. کاتی خۆی بوختانی کۆمەڵایەتی دەکرا، ئینسانی دەکرا، بەڵام بەداخەوە ئێستا لە بەشێک لەلایەن قیادەکانی سیاسی بەشێکە بوختانی سیاسیش دەکرێتن، یعنی بوختانی سیاسی. بۆیە هەموو شتێک لە کاتی خۆی زۆر جار مرۆڤەکان بە بێدەنجی جوانتر دەبن، بەڵێ بوختانی سیاسی دەکرێت، بوختانی ئینسانیش دەکرێتن. ئەگەر منیش لیان ببورم و خوددا لیان نابوریتن. تۆ گەردەنیان ئازاکەیانە دەیدەم بە دەرگای خوددا. دائیمەن دەبێت ئینسان زۆر جار شتێک دروست دەبێتن. زۆر مهمە مرۆڤەکان بێدەنگ بن بابەتی سیاسیە، کەسایەتیە، چاوەڕ بەت دەبێت بێدەنگ بین، چاوەڕێی ئەوە بکەین. هەموو شتێک تۆ سەیری حەڵقە دەکەی، زۆر جار سەیری فیلمێک دەکەی یان حەڵقەیەک دەکەی، زنجیرە فیلمێک دەکەی، 100 زنجیر یعنی 100 حەڵقەیە. بیدایەت کەسەکان زۆر بە شەڕیری تەمەشایان دەکرێتن، یعنی بە دەم و چاوەکی ناشیرن معاملەیان لەگە دەکرێت، دەیان خوێندنەوەی ناشیرن لە کەسایەتیەکان دەبینن، بەڵام لە ئەخیر نەتیجێ حەڵقەکە ببینە کەسە نەخۆشەکان، ئەو کەسانێک کە بوختانی سیاسی دەکەن، تۆمەت دروست دەکەن، ئەو کەسانێک کە بوختانی کەسایەتی بۆ کەسەکان دروست دەکەن، لە نەتیجێ ئاخیر حەڵقە ڕۆژێک دادێ سپی و ڕەش بە دیار دەکەوێتن. بۆیە دەبێ ئەمە چاوەڕێکەین. تەسەوڕ دەکەم لە نهایەتی هەموو زنجیرە فلیمەکان شتە جوانەکان و ئینسانە جوانەکان وەکو خۆیان دەردەکەون، بەڵام طەبیعیە کە کەسێک دەرکەوت بوو بە قەزیا، بوو بە مەوزوع، چاوەڕێ ئەوەی ناکە ینی شت بەرامبەری نەکرێتن، کەواتە هەتوو مەوزوعنی. من وەکو ژنێک هاتووم لێرە ئێڤار ئیبراهیم مقابلەت کردیمە، لەوانەیە چەندین کەسی ترە بێ مقابلەت نەکردبێ، کەواتە من مەوزوعم، قەزیم و فەخر بە خۆم دەکەم و چاوەڕێی زۆر شتی گەورەش دەکەم بەرامبەرم بکرێتن. بوختانی سیاسیە و بوختانی کەسایەتیە، بەڵام بەردەوامم لەو ڕێچکەی کە هەمە ئیش لەسەر ئەوە دەکەم زیاتر بەپێی ئەو توانایی کە هەمە وەکو ژنێکی ئەو کۆمەڵگایە، وەکو کەسایەتێکی ئەو کۆمەڵگایە کە ڕۆژێک لە ڕۆژان پێگەم هەبووە، هەم لە ناو دەسەڵاتی دەشریعی، هەم لە ناو حزب، وەکو هاوڵاتیەک بتوانم خزمەت بکەم، بە تایبەتی لە بواری ژنان و گەنجان. ئێڤەرخان تیکتۆکە هەیە؟ تیکتۆک شعر شتە نووسی وابزانم لە تیکتۆکاوت مۆزوع چییە؟ شتێکت پێ بڵێم وەڵاهی ئەگەر ئیجازەم پێ بدەی شتێک پیشان بدەم. طبعاً من تیکتۆکم نەبووە، نزیکەی 10 ڕۆژە تیکتۆکێکم داناوە بۆ ئەوەی تەئکید بکەمەوە، دڵنیاتان بکەمەوە، هەر دەمەوێت لە ڕێگەی جەنابتانەوە تەئکیدێک بکەمەوە. ئەگەر تیکتۆکێک هەیە بە
یعنی بەلاتینی نەنووسراوە هەر بە ناوی ئێڤار ئیبراهیم ئەو تیکتۆکەوا بزانم 15700 فۆلۆوەری هەیە طبعا ڕسم لە ئینستاگرامەکەی من دەباتن بەداخەوە ڕۆژانە شعر بڵاو دەکاتەوە زۆر ڕەفیقەکانم و هاوڕەکانم و خەڵک بۆم دەنێرن دوور و نزیک پەیوەندی بەمنەوە نییە من نە شاعیرم و نەدەتوانم ڕاستە یعنی شعر دۆستم حەزم لە شعر خوێندنەوەیە گوێی لێ دەگرم بەڵام شاعیر نیم سیڤەرخان ئەوە من پێم وایە ئەو پەڕی نەخۆشیە بێوێتن یعنی لە ڕێگەی منەوە لە ڕێگەی ئێڤار ئیبراهیمەوە بتوانیتن فۆلۆی بۆ خۆی زیاد بکاتن و دواتر کڕین و فرۆشتی پێ بکاتن پێم وایە شتێکی نەخۆشیە طبعا تیکتۆکی من نییە من یەک تیکتۆکم کردێتەوە بزانم تازە نابێت بە 1000 کەس لەوە زیاتر نیمە سەرکەوتوو بخات هێوار زۆر سپاس مەمنون سەرێکی کامەراکەی خۆت بکە قسەی دڵت ئەم پرسیارە لە هەموو میوانەکان مەکەم وەسیەتی تۆ چییە قسەی دڵت چییە بۆ کامەرای بکە وەسیەتی من ئەوەیە هەر ینی وەکو ئێڤار هەر ئینسانێک وجدانی هەبێت پێمی هەبێتن ئەخلاقی هەبێتن دەبێت ڕازگۆیانە مامەڵە بکاتن خاتو ئێڤار وەکو دەزانین لە ئێستاە تەندروستی دایکە باش نییە لە دوای نەبوونی دایکت خوا نەخواستە ئەگەر بڕوا بەجێ بێڵێ چ شتێکی هێڤار لەگەڵ خۆیان هەبات طبعا دایک نیشتیمانە من بەڕاستی دایکم ئێستا لە دۆخێکی زۆر خراپدا دەژیتن خۆشم دەوێت لە باوەشی مەبیری دەکەم من 3 ساڵە بە دیار داکمەوەم بەداخەوە تووشی جەڵدەی مێشک بووە بەڵام لای من دایکم نیشتیمانمە ڕۆحمە گیانمە یەک پارچەیە لە جەستەم و ئەگەر دایکی من 10 ساڵی تریش ئاوا بەردەوام بێ لەسەر جێگا بێ ئامادەم خزمەتی بکەم دەستی ماز دەکەم بە هیوام هەموو دایکێک بمێنێ بۆ ئەو کەسانەی کە دایکیان خۆش دەوێتن لەوانەیە من نەتوانم ئەو هەموو خۆ شەویستی سۆزەی کە ئێستا هەمە بۆ دایکم لەبەرەوەی دایکم ئێستا لە قۆناغێکدایە وەکو منداڵێک وایە تەمەنا دەکەم تەمەنی من بچێتە سەر تەمەنی دایک خوای گەورە شفای با ئینشەڵڵا خوا لێکتان نەکا ببوورە تۆزە بێتاقەتم کردی بە پرسیارەکەم ئێڤار خان قسەی کۆتایی تۆ چییە من لێرە هاتمە کۆتایی من سوپاستان دەکەم تەمەنای سەرکەوتن بۆ بەرنامەکەتان دەخوازم ئومێد دەکەم هەر ڕاگەیاندنێک هەر تەلەڤیزیۆنێک خزمەت بە پرسی گشتی بگەێنێتن سەرکەوتوو بیتن و چش بە ئێمە بکرێتن ئێمە لە خزمەتدان زۆر سپاس خاتو ئێڤار سپاس بۆ ئەم دەرفەتە میوانداری ئەمە قبول کرد زۆر سپاس دەکەم ستاف بۆ ستافی دواوە و ستاف بۆ جەدابەت زۆر سپاس دەکەم بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا لەگەڵ هاوکارانم دووبارە بەرنامێکی ترم پێشکەش کردن سپاس بۆ خاتو ئێڤار سپاس بۆ ڕۆیاڵ مۆڵ بۆ دابینکردنی شوێنەکەمان تاوکو بەرنامێکی تر بەخواتان نەسپێرم هەر شاد و بەختەوەر بن خواحافیز خاتو ئێڤار